دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنە پەرلەمانەکەی قەوارەی ئیسرائیل ناسراو بە کنێست ئەوە یەکلابووەوە کە هیچ پارت و بەرەیەک بەتەنیا ناتوانێت حکومەت پێک بهێنێت و ئەگەری گەڕێکی دیکەی هەڵبژاردن لە ئارادایە. بۆ یەکلاکردنەوەی پێکهێنانی حکومەت لایەنی سەرکەوتوو پێویستی بە 61 کورسی لە 121 کورسی کنێستە. لە کاتێکدا بەرەکەی بنیامین ناتانیاهۆ 52 کورسی بردەوە کە پێک هاتوون لە پارتەکانی لیکۆت، شاس، ئیهۆدێتی تۆرا و سەهیۆنێتی ئاینی. لە بەرامبەردا بەرەی ڕکابەری ناتانیاهۆ کە لە حیزبەکانی ئایندە لێرەیە شینی سپی، کار، ئیسرائیل ماڵمانە، هیوای نیوە و میرچ پێک هاتووە 57 کورسی بەدەست هێنا. لەو نێوەندەشدا پارتی چەپ و لیستی عەرەبی یەکگرتوو لە دەرەوەی هەردوو هاوپەیمانیەکان ماونەتەوە کە خاوەنی 10 کورسی. ئەم هەڵبژاردنە چوارەمین پرۆسەیە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کە لە 167.2 دەنگدەرانی ئیسرائیل کە 4,400,000 کەسن بەشداریان تێدا کرد. هەریەک لە هەڵبژاردنەکانی نیسانی 2019 و ئەیلولی هەمان ساڵ و ئازاری 2020ش هەمان ئەنجامی ئەم هەڵبژاردنیان هەبوو کە هیچ لایەنێک بەتەنیا نەیتوانی حکومەت پێک بهێنێت و بە ناچاری کنێست داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنی کرد. محەممەد موحسین ڕۆژنامەنووسی چاودێری کاروباری ئیسرائیل دەڵێت ئەنجامی هەڵبژاردننی چوارەمی کنێست دەری خست چەپڕەوەکان دەسەڵاتدارن و ناتانیاهۆش ئەوەی سەلماند کە سەرۆکی بەرەکەیەتی بەبێ ڕکابەر. بۆ ئەوەش پێی وایە ناتانیاهۆ گەورەترین چانسی هەیە هەڵبژاردننی پێنجەم بباتەوە و حکومەت پێک بهێنێت لە ڕێی ڕاکێشانی هەندێک ئەندامی کنێست یان پارتی بچووکەوە. بڕیارە لە ڕۆژانی ئایندەدا ڕۆفلین ڕیفلین سەرۆکی قەوارەی ئیسرائیلی لایەنێک ڕاستپێرێت بۆ پێکهێنانی حکومەت. وێڕای ئەوەی بەرەی ڕکابەری ناتانیاهۆ بە هەمویان 57 کورسیان هێناوە، بەڵام ئاسان نییە حکومەت پێک بهێنن مەگەر بە هاوپەیمانەتی لەگەڵ دوو لیستە عەرەبیەکە کە 10 کورسیان هەیە، ئەوەش ئەگەرێکی دوورە. بە بڕوای کەناڵە تەلەڤیزیۆنەکانی ئیسرائیل ئەگەری نزیک ئەوەیە ناتانیاهۆ هەوڵ دەدات بۆ پاڵپشتی لیستی عەرەبی بە سەرۆکایەتی مەنسوور عەباس، بە تایبەت کە عەباس بە کەناڵی 13 ئیسرائیلی ڕاگەیاندووە لە هیچ بەرەیەک نین و ئامادەن بۆ گفتوگۆ لەگەڵ هەموو لایەکدا. وێڕای بەدەستهێنانی 6 کورسی لەلایەن لیستی هاوبەش بە سەرۆکایەتی ئەیمەن عۆدە و 4 کورسی لەلایەن لیستی عەرەبی یەکگرتوو بە سەرۆکایەتی مەنسوور عەباس، بەڵام میکی زوهار سەرکردە لە حیزبی لیکۆت بە کەناڵی فەرمی ئیسرائیلی ڕاگەیاندووە ئەگەرێکی دوورە ناتانیاهۆ حکومەت بە پشتیوانی عەباس پێک بهێنێت. لەگەڵ هەموو ئەو ململانیانەی باز دەکرێن، بەڵام ئەگەری بەهێز ئەوەیە ئەم جارەش هیچ لایەنێک یاخود هاوپەیمانیەک لە پێکهێنانی حکومەتدا سەرکەوتوو نابێت، هەر بۆیە بە ناچاری هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە.